بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ عزیزانم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی گفتوگۆ هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی گفتوگۆمان باسکردنە لە زیادبوونی ڕێژەی بازرگانیکردن بە مەوادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان. لە چەند ڕۆژی ڕابردوودا دەستگا ئەمنیەکان باسی ئاماری 6 مانگی یەکەمی ئەم ساڵیان کرد کە تیایدا ڕێژەیەکی یەکجار زۆری هاوڵاتیان لەسەر پرسی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە دەستگیر کراون. ئەمە بەراورد بە ساڵی ڕابردوو تاڕادێک ئەگەر بەراوردێکی ڕێژەکە دوو هێندە زیادی کردووە. هۆکارچێکە لە هەرێمی کوردستان کە ڕێژەی توشبوون بە ماوادی هۆشبەر ڕووی لە هەڵکشان کردووە. کاریگەریەکانی مادە هۆشبەرەکان لەسەر تاک لەسەر هاوڵاتی چیە و کەسێک کە بەکاری دەهێنێ، بەگشتی ئاڵوودەبوون چیەوە، چەند جۆری هەیە، مادەکان چین کە بازرگانیان پێوە دەکرێت. لەسەر ئەو مەترسیانەی کە بەهۆی توشبوونی هاوڵاتیان بە مادەی هۆشبەرەکانەوە ڕوبەڕوویان دەبێتەوە میوانداری بەڕێز دکتۆر دانیال سادیمان کردووە، دکتۆرە لە نەخۆشیە دەرونیەکان. دکتۆر جان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دکتۆر با بچینە ناو بابەتەکەمان بەگشتی بەم پێناسەیە دەست پێ بکەین کە زۆر جار دەوترێتەوە ئاڵوودەبوون. ئاڵوودەبوون چییە؟ دووبارەکردنەوەی دووبارەکردنەوەی هەر هەڵس و کەوتێک یان بەکارهێنانی هەر مادەیەک لە کەوانەیەکە کە مەبەستمان لە مادە دواتر ڕوونیەکەینەوە، هەر مادەیەک لەگەڵ ئەوە شاکە کەسەکە ئەزانێت کە کاریگەری نەگەتیڤی، کاریگەری خراپی هەیە لەسەر خۆی، لەسەر خێزانی، لەسەر کۆمەڵگای خۆی وەکو لایانی جەستەیی، خۆی وەکو لایانی دەرونی. هەر کاتێک کە کەسێک ئەمانەی کرد ئەو پێ ئەوترێ کەسێکە کە ئاڵوودە بووە لەسەر فلان مادە. ئیتر ئەو مادەیەک بێت کە پزیشکی بێت، دەرمان بێت، لە سەیدەلیەکانە لە دەرمانخانەکانە بفرۆشرێت، یا لە کاتی بەنجکردنە دکتۆر بۆ بەنج بەکاری بێنێت، یان ئەو مادەیە مەوادێکی کشتتوکاڵی بێت، بەرووبوومێکی زەراعی بێت، یان ئەو مادەیەکی سەناعی بێتەوە و تۆزێک گۆڕانکاری بەسەرا هێنرابێتە. هەر یەکێک بەکارهێنانی هەر یەکێک لەم جۆرانە کە ئەوش ئەکرێت بە چەند جۆرێک و چەند مادەیەکی جیاوازی لێ ئەبێت، یان بەکاری ئەو کەسەی کە مدمینە بێ ئاڵوودە ئەبێ لەسەر مەشروب و مەی خواردنەوە، ئەو کەسەی کە یعنی وەکو چۆنەڵێ زۆر بەکاری ئەهێنێت بەڕادەیە کە هەمیشە خەیاڵی لە لای بەکارهێنە لە لای ئەوەیە کە چۆن بگا بەو مادەیە بەکاری بێنێت. ئەمە لایەنێکیان مادەیە، لایەنێکی تریان مادە نییە. ئەم کەسە ئاڵوودە ئەبێت لەسەر تەسەڕوفێک ڕۆژانە، لەگەڵ ئەوەشی کە ئەزانێ ئەم تەسەڕوفە تەئسیری نەتیجەی بەرەنجامی خراپی هەیە لەسەر خۆی و لەسەر خێزانی و لەسەر کۆمەلگا، وەکو ئەو کەسانی کە ئاڵوودە ئەبن لەسەر قومارکردن و چەند جۆرێکی تری ئاڵوودەبوونیشمان هەیە، وەکو ئەو کەسانی کە ئاڵوودە بن لەسەر مۆبایل، لەسەر ئینتەرنێت، لەسەر یاریە کۆمپیوتەریەکان، یاریەکان کە بە ئینتەرنێت و بە ئەوانە ئەکرێت. ئەمانش هەر چەنەها جۆری ئاڵوودەبوونن. ئەو کەسانی کە ئاڵوودە ئەبن لەسەر سەیکردنی فلیمی ناشیری، لەسەر فلیمی پۆرن، ئەوانە. کەواتە دکتۆر ئاڵوودەبوون تەنها لەسەر مەوادە سەرکەرەکانیە، لەسەر بابەتی دیکەشە و خوانی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد. بەڵام ئاڵوودەبوون لەسەر مەواد چییە و چۆنە کەسی ئاڵوودەبوو چی لێ دێ لە کۆمەڵگەدا؟ ئەو کەسەی کە ئاڵوودە ئەبێ لەسەر هەر جۆرێک لە مەوادەکان یەکەم جار شەرت نییە کە بەکاری ئەهێنێت، یەکەم جار شەرت نییە بە مەبەستی ئاڵوودەبوون بەکاری بێنێت بۆی مدمین بێ لەسەری. بۆ نمونە کەسێکمان هەیە ئاڵوودەیە لەسەر دەرمانێک، یەکێک لە دەرمانانی کە ئازار کوژن، ئازار لە ناوەبن. ئەم کەسە یەکەم جار بەکاری هێناوە بۆ لە ناوبردنی ئازارەکەی، یان خەوی لێ ئەخات، یان بۆ لابردنی قەلەقیەکەی بەکاری هێناوە. بەڵام پاش فترەیەک بەبێ ڕەچەتەی دکتۆر، بەبێ ئامۆژگاری دکتۆر، بەبێ سەرپەرشتی دکتۆر خۆی ئەیکڕێتەوە و بەکاری ئەهێنێتەوە. بەبێ ئەوەی بۆ نمونە دکتۆرەکە 4 مادە یا 3 مادەی بۆ نووسیوە، یەکێک لەو 3 مادەیەکیان
ئەو جۆرە مادانەیە کە ئاڵوودە ئەبن پێوەی. باش ئەم حاڵەتانە زۆرە یاخود ئەوانەی کە ئاڵوودە دەبن بە هۆکاری دیکەن کە دواتر باسییان دەکەین لەسەر مەوادی مخدرات ئەوەی کە بە ترسناک باسی دەکرێت. مەبەستمەوەی ئەم حاڵەتانە زۆرن هاوڵاتی بەهۆی ناهۆشیاری تەندروستیەوە ئاڵوودە دەبێت بەهۆی ئەم دەرمانانەوە کە دکتۆر پێشتر وەک چارەسەر بۆی دەنووسێت. ئێمە ئەو کاتە بابم شێوێ وەڵامی پرسیارەکە بینەوە. پاڵنەرەکانی ئاڵوودە بوون چین بۆ چێن ئەوانەی کە ئاڵوودە ئەبن. من بەس تەنها نمونەیەکم هێنایەوە ئەو کەسی کە ئاڵوودە ئەبێ لەسەر مەوادی طبی لەسەر ئەو دەرمانانەی کە لە دەرمانخانەکانە ئەفرۆشن چۆن ئاڵوودە ئەبێت، یعنی ویستم ئەوە ڕوونکەمل بۆی پرسیارەکەی جەنابەت. چۆن ئاڵوودە ئەبێت؟ کەسێکە سێ چوار مەوادی بۆ نووسراوە، ئەو لەناو ئەو سێ چوار ماوەدا بەزیەکیان بەکارێنێ بەبێ ئاگاداری دکتۆرەکە لەبەری ئەکرێتەوە بەردەوام بێت لەسەری ئەم کەسە. بۆ نمونە دوایە باسی ئەکا ئەڵێ من خۆ دەرمانی طبی بەکارێنم، دەرمانێک بەکارێنم کە مەسەرەن دکتۆرەکان ئەینووسن. ئیتر بۆ ئەمە ئێمە ئەڵین بەکارهێنانی ئەم دەرمانە بەبێ ڕەچەی دکتۆر و بەکارهێنانی ئەم دەرمانە بە شێوەیەکی بەردەوام بەبێ مەوادەکانی ترکە لەگەڵ یایەتی لەوانەیە ئەم کێشەیە دروستکات و بەو شێوەیە. کەواتە تۆ بەرەو ئەوەم ئەبەی کە بڵێن پاڵنەرەکانی ئاڵوودەبوون چییە؟ پاڵنەری ئاڵوودەبوون کۆمەڵێکن، کۆمەڵێ پاڵنەرمان هەیە بۆ ئەوەی کە کەسێک ئاڵوودە بێت لەسەر ئەو مەوادانە. یەکێک لەو پاڵنەرانە پاڵنەری کۆمەڵایەتیە، یەکێک لەو پاڵنەرانە پاڵنەری ئابووریە، یەکێک لەو پاڵنەرانە پاڵنەری نەخۆشی دەرونیە. مەسەرەن لەوانەیە کەسەکە نەخۆشی دەرونی هەبێتە کە ئەم مەوادە بەکارێنە و مدمین ئەبێ لەسەری. مەسەرەن یەکێک لەو پاڵنەرانە پاڵنەری سیاسیە، پاڵنەری جوغرافیە. یعنی مەسەرەن بۆ نمونە کە کەسێک کە بۆ نمونە لە ئەفغانستانە ئەژی لەوێ مەزرعەکان و کێڵگەی هیرۆین وەکو خۆڵ وایە چۆن لێرە ئێمە بامی و تەماتە ئەەکەین، ئەوان لەوێ ئەوان بەو شێوەیە هیرۆین و ئەوانە دروست ئەەکەن و تیجارەتی پێوەکەن و بەرهەمی ئەهێن و ئاودیوی وڵاتانیەکە. مەبەستت لە پاڵنەری سیاسی چی؟ پاڵنەرە سیاسیەکان لەوانەیە و زۆریش ئەبینین کە لایەنێک تەرەفێک حکوومەتێک وڵاتێک بۆ ئەوەی کە گەنجی بەرامبەرەکەی گەنجی دژەکەی وڵاتەکەی دراوسەی لە ناو بەرێتە و گەنجەکەی وەکو چۆنڵی لە خشتە بەرێتە دێت ئەم وڵاتەی دراوسەی ئەم لایەنەی دراوسەی غەرقەکان لە ناو ئاڵوودەبوون. مەسەلەن بۆ نمونە فترەیەک لەمەوە پێش وتیان وڵا پەرلەمانی عێراقی هەڵساوە بە ئەوەی کە ڕێگە بگرێت لە هێنانە ناوەوەی مەشروبات. باشە هێنانە ناوەوەی مەشروباتی من ناکرد. ئەو گەنجە زۆرەی کە مەشروباتی بەکار ئێنا لە عێراقا هەمووی ڕووی کردە چی؟ بەکارهێنانیشتی تر تلیاک. تلیاک لەکوێ هەیە؟ زۆر زۆر وازەحە کە لەکوێ یەت و لەکوێ ئاودیوەکرێت بۆ ئێمە ڕەوازدان بۆ ئەمە. یعنی ئەمە ئەوەی لێ ئەخوێنرێتەوە. خۆ ئێمە مەسەن لەوانەیە کەسێکی سیاسی نەبینە و هیچیشی لێ نازانین لەو عالەمە، بەڵام کە ئاوا سەیری ئەەکەی تۆ دێت ئەمە و لێ منعەکە لەبەر خاتری ئەوەی کە تۆ بکات بە بازارێک بۆ مەوادەکانی دەرگایەکی بەو شێوەیە. یعنی کە ئەڵین پاڵنەری سیاسی بێت یا هۆکاری سیاسی بێت، هۆکارە سیاسەکان مەبەستمان ئەلەوەیە فەرمو سەیری ئەو شوێنە حدودیەکان کە ئەوانی کە مەرزن حدودن. مەسەرەن سەیرەکەی ئەو مەوادانەی کە لە ئەو دی و زۆرە لە منطقە حدودەکانیان زۆرە هەتا بیبەرە و داخل شتەکان لەوە چێت تۆزێ کەمتر بێت. باش دکتۆر بەڕستە ئاماژەتان بۆ کرد کە مدمینی مادی هەیە و مدمینی تریش هەیە. جۆرەکەی تر مەبەستت لە چی بوو؟ ئەمەی کە خوو بە کۆمەڵک تەسەڕوفاتەوە دەگرن و زۆر جار باز دەکرێت کە ئەم دوو جۆر مدمینانە ئاڵوودەبووانە زۆر لە یەکتر دەچن. ئەمانە چۆنە؟ کە ئەڵێن لە یەکتر ئەچن لەبەر ئەوەیە کە صیفەتەکانی ئەم کەسانە وەکو صیفەتەکانی ئەو کەسانی تروان. مەسەرەن بۆ نمونە ئەو کەسەی کە مدمین ئەبێ لەسەر بەکارهێنانی بۆ نمونە تراماڵێ یا ڤالیۆمێک یا هەر تریاکێ یا کریستاڵە یا هیرۆینێ یا هەر شتێکی کە یەکەم شت کە پێی ئەیە هەست بە خۆشیەک ئەکا کە مادەکەی دەست ئەکەوێت.
هەز بە خۆشی و بە ئەوەیەکە ئەو کەسیشی کە مدمین ئەبێ لەسەر ئینتەرنێت لەسەر نازانم ئەم گەیمانەی کە هەیە لە ئەوەیە یا مدمینە بێ لەسەر شتکردین یا جاری وایە مدمینە بێ لەسەر ئیشکردن جاری وایە مدمینە لەسەر قمارکردن بە هەمان شێوە کە دەست پێ ئەکات و کە دەستی ئەکەوێتە یەکسەر ئەو لەزەت و خۆشەی هەردووکیان لە ناو مێشکیانە ئیش ئەکرێت لەسەر سیستمێک لە ناو مێشکیانە کە سیستمی ڕیواردی پێوتێ سیستمی پاداشتی پێ ئەوترێت یعنی ئەم سیستمەیە کە وا ئەکا لە کەسەکە زیاتر هەوڵی ئەوە بات یعنی مەسەرەن یەکێک لە صفەتە ڕئیسیەکانی ئەو کەسانی کە مدمین ئەبن لەسەر چ مەواد بێت چ غەیری مەواد بێ ئەوەیە کە صفەتی تۆلەرەنسی پێ ئەوترێت تۆلەرەنس ئەوەیە کە تۆ ئەمڕۆ 1 غرام بۆ نمونە 1 غرام لە فلان جۆر لە ئەکس لە ئەو مادەیە ئەو لەزەتە و پێ ئەبەخشێت کە تۆ ئەتەوێت بەڵام پاش مانگێک پاش 2 مانگ سەیرەکەی ئەم 1 غرامە ناتوانێت ئەو لەزەت و پێ بەخشێت پێویستی بە 2 غرام هەیە بە هەمان شێوە ئەو کەسێکی کە مدمینە بێ لەسەر مۆبایل لەسەر گەیمەکان لەسەر ئینتەرنێت لەسەر شتکردین لەسەر قمارکردن ئەمڕۆ لەوانەیە بە 1 سەعات ئەو خۆشی پێ بگا بەڵام پاش مانگێک وای لێ ئەو 1 سەعاتە ئەبێ بە 2 سەعات اینجا هەمان خۆشی پێگا اینجا هەمان لەزەتی پێگا کەواتە ئیشکردن لەسەر ئەو ڕیواردین سیستمە لەسەر ئەو سیستمی پاداشتە لە ناو مێشکە کەواتە لەما ئەتوانین بڵین یەکەم شت لەما لە یەک ئەچن ئەوەیە کە هەمان خۆشیان پێگا و هەمان سیفەتیان بۆ دروستە بێ و ئیش ئەکرێ لەسەر هەمان سیستمی ناو مێشکە دکتۆر بابیان ناسین ئەم مادانە بەگشتی ئەم مادانە چین کە بۆی کە هاوڵاتی بەڕاستی هۆشیار بێت و ڕۆژانە خۆی لێ بپارێزێت بەگشتی ترسناکترین مادەکانی کە کاریگەری لەسەر جستەی مرۆڤ بەزدێڵن مادە هۆشبەرەکان چین مادە هۆشبەرەکان ئێمە هەر جۆرە مادەیەک بەبێ هەر جۆرە مادەیەکی پزیشکی بەبێ ڕەچەتەی پزیشک سەرف ینی کەسەکە بەکاری بهێنێت لەگەڵ ئەوەشیا کە بزانێت پاش فترەیەک تووشی نەتائیجی زۆر خراپی ئەکات تووشی ئەوەیەکە کە تەسەڕف لەژێر کۆنتترۆلی خۆیان نەمێنێت هەڵس و کەوت و قسەکردن و جنێوانی یعنی مەسەرەن بۆ نمونە ئەو کەسەی کە ئەکەوێتە ژێر کاریگەری مەشروب خواردنەوە باش هەنێک کەس هەیە کە زۆر بە ئاسانی تووشی حاڵەتی ئینتۆکسیکیشن ئەبێت یعنی مەشروبەکە ئەگەر بڕێکی کەمیشی لێ بخوا وای لێ ئەکا کۆنتترۆل لە دەسەیە ئەڵێ دکتۆر بەحاڵ نیو پێکە خواتەوە یەکسەر دۆشاو تێکەڵاوەکان ژنێ و ئەیان شتەشکێنێ شەڕە فرۆژێ ئەوەکە ئەم کەسانە یعنی ئاوایان لێ بەسەرێت تۆ لێمە پرسی مادەکان چین مادەکان ئێمە ئەگەر بەشیان پۆلێنیان کەین ئەکرێمە چەند پۆلێنێکەوە هەنێک لە مادەکان هەیە مادەی پزیشکین دەرمانن وەکو ئەو کەسانی وەکو شروبی کۆداین مەسەر ئەو شروبانی کە کۆداینیان تایە وەکو ئەو دەرمانانی کە مادەی تراماڵیان تایە بۆ ئازار وەکو هێرۆین وەکو بڵێن پەثەدین سۆسیگۆن ئەمانە دەرزین ئەمانە خۆی وەکو چارەسەر ئەنووسێ و لەژێر سەرپەرشتی دکتۆرە مەسەر فێتالیل چی ئەمانە ئەبێ ئەم دەرمانانە چ دەرمانی ئازار کوش بن چ دەرمانی خەولێخەر بن چ دەرمانی دژە قەلەقی دژە ئەوە بنە ئەگەر کەسەکە بەکاری هێنا لە حەدەکەی خۆی تێپەڕی و لەژێر سەرپەرشتی دکتۆران نەبوو بەبێ ڕەچەتەی دکتۆر بەکاری هێنا ئەمانە کۆمەڵی ماوادن پۆلێن کراون وەزارەتی تەندروستیش ئەمانەی دیاری کردو و پۆلێنی کردووە کە ئەمانە کۆمەڵی ماوادن لەوانەیە ئاڵوودەبوون دروست بکەن پێویستە بەس تەنها پزیشکی پسپۆری دەرونی بیان نووسێت باش یان دکتۆر ئەمانە کۆنتترۆل کراون لە بازاردا کۆنتترۆلەکان خۆی ئەگەڕێنەوە بۆ هەمان کێشەکەوت و پاڵنەرەکان چین بۆ ئاڵوودەبوون پاڵنەرەکان یەکێک لە پاڵنەرەکان ئەوەیە مەسەن بۆ نمونە بەجارێکان لە شوێنێکی نادیارەوە 1 ملیۆن حەبی تراماڵ ئەهێنرێتە سلێمانی بەبێ ئەوەی وەزارەتی تەندروستی ئاگای لێبێ بەبێ ئەوەی ئەوە کەسانی کۆمپانیەکانی دەرمان ئاگایان لێبێت بۆ تیجارەتی پێوە لانی دووەم بەکاردێن تیجارەتی پێوە ئەکرێت و لە شوێنێکەوە ئەهێنرێت بە پاپۆر ئەهێنرێت لە بەسڕەوە ئەهێنرێت لەکوێ ئەهێنرێت لەکوێ ئەهێنرێت نازانرێت بەڵام یعنی ئەم دەرمانانە ئەگەر وەسفەی توبی لەگەڵا نەبوو بەبێ وەسفەی توبی سەرف کرا یەکسەر گومانت هەبێ لە دەرمانەکە
یەکسەر بکەوەرە گومان و لە دەرمانەکە و لە مەزدەری دەرمانەکە و لە ئەو کەسەی کە پاڵ بەم دەرمانەوە نێ بڵاویەکاتۆ لە ناو خەڵکە و ئەوەیەکە. یەکی ئەمە جۆرێکیان کە دەرمانەکان بوو. جۆری دووەم مەی و مەشروبە. ئەو کەسانی کە ئاڵوودە ئەبن لەسەر مەشروب و مەی خواردنەوە ئەوانش کۆمەڵی سیفەتی خۆیانیان هەیە. یەکێک لەو سیفەتانە سیفەتی تۆلێرانسە، یەکێک لەو سیفەتانە سیفەتی ویزرۆڵە، یعنی کشانەوەی دەرمانەکە. ئەگەر ئەو دەرمانە لە لەشیان نەمێنێت مدمینە لەسەری بەکاری ئێنێت کە دەرمانەکە لە لەشیان نامێنێت کۆمەڵی نیشانەی تیا دروستە بێت، هەر لە نیشانەی گەشکە و لەوانەیە کەسەکە بمرێت هەتا کۆمەڵی نیشانەی تر. جا ئێمە باسمان لە سیفەتەکانی ئەو کەسانە نەکرد کە ئاڵوودە ئەبن لەسەر ئەم دەرمانە چۆن. بەڵام بەر لەوەی دکتۆر باسی سیفەتەکانی ئەوانە بکەی، ئەمە لە جانبی تۆبێکەوە کە بەڕێستان ئەم جۆرە دەرمانان نەتان باس کرد، بەڵام ئەوەی کە ئێستا ڕایگشتی هەندێک جار لە میدیادا دروست دەکات بابەتێکی دیکەیە، بابەتی تریاک و عشیش و ئەم بابەتانە ئەمانە دەستنە کوێی مادە سەرکەرەکانەوە بەگشتی. کاریگەری ئەم جۆرە دەرمانانی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد لەسەر جەستەی مرۆڤ، لەسەر جانبی دەرونی مرۆڤ خراپتر یاخود ئەمانە کە باز دەکرێت بۆ نمونە لە ساڵی ڕابردوو نزیکەی 500 کیلۆ ماوادی مخدرات جگە لە هەبوو دەرمان دەستی بەسەرداگیراوە. کاریگەری کامێک لەم دوانە لەسەر جەستەی مرۆڤ خراپترە؟ ئەو دەرمانانە یاخۆ بڵین ئەو مەوادانە ئەو مادانەی کە بەبێ ئەوەی بە کارگە و کۆمپانیای سەرەکی دەرمانە تێپەڕن و ئامادە ئەکرێن لە ئەم کون و لە ئەو کون، لە ئەم کۆڵان و لە ئەو کۆڵان. مەسەلەن فەلاحێک بەبێ ئەوەی هیچی لێ بزانێ گوێزانی ئەگرە بەدەستەوە گوڵەکە برینارەکات و دوای ئەوە کۆکاینی لێ دروستەکە، دوای ئەوە مازانم چی لێ دروستەکە، هێرۆینی لێ دروستەکە، بڵاوی ئەکاتەوە ئەینێرێ بە شوێنانە. یا مەسەلەن ئەو مەوادانەی کە کریستاڵیان لێ دروستەکرێت. مەسەلەن بۆ نمونە ئەڵێن لە یەکێک لە ئەم شارە حدودیانە 27 ماڵ هەیە کە مەوادی بۆ نمونە کریستاڵی لێ تیا دروستەکرێت کە ئەوەش خوا ئەزانێ ئەو مەوادەی کە ئەو کریستاڵی لێ دروستەکات چییە؟ ئایا مەسەلەن ئەڵێ شروبە، ئەڵێ نازانم حەبی ئەسپرینە، ئەڵێ حەبی کلۆپی دیگریڵە، نازانم چییە. ئەمانە چونکە سانسۆریان لەسەر نییە و بە شێوەیەکی عیلمی ماوەدەکەی ئامادە ناکرێتە، هەمیشە کاریگەری سەلبیان زۆر زیاترە لەسەر کەسەکان هەتا ماوادە توبیەکان. ماوادە توبیەکان مەسەلەن هەر مادەیەکی توبی بێت قەیناکە ئاڵوودەبوونەکەی زۆرە، بەڵام زۆر بە ئاسانی ئەتوانرێت کۆنتترۆل بکرێت و چارەسەر بکرێتە. بەڵام ئەو کەسانی کە ئەو مەوادانی تر بەکار ئەهێنرێت، یعنی من خەڵکانێک هەبووە مەسەلەن لە ڕۆژێکە 7 دەرزی تراماڵی بەکارهێناوە، ئەوەنە ئاڵوودەبوونەکەی خراپ بووە. دەی بە 2 هەفتە توانیمانە الحەمدوللا بە 2 هەفتە یعنی نەجاتی بۆ بە تەواوەتی بە 2 هەفتە و شتێک نەجاتی بۆ بە تەواوەتی چاک بۆتەوە. ئێستا هیچ مشکلەیەکی نییە. دواتریش باز لەسەرەوە دەکەین کە کەسی توش بوو بە جددی جارێکی دیکە دەتوانێت بێتەوە ناو کۆمەڵگە ببێتەوە بە کەسێکی ئاسایی. بەڵام پێشتر ویست ئاماژە بۆ بکەی کە کەسی ئاڵوودەبوو چی لێ دێ، ینی سیفەتەکانی چی لێ دێ؟ ئەو کەسانی کە ئاڵوودە کۆمەڵێک گۆڕانکاریان بەسەرایان، گۆڕانکاری جەستەیی خۆیان، وەکو ئەوەی کە مێشکیان برینارە بێت، یعنی مەسەلەن لە ناو ئەچێت، خانەکانی مێشکیان لە ناوەچە. ئەو کەسانی کە مدمین ئەبن لە سەر مەشروب بۆ نمونە باسی ئەەکەم، لە پاش فترەیەک تووشی پوکانەوەی خانەکانی مێشکیانە بن، پاش فترەیەکی کە مەسەن لەوانەیە کاریگەری هەبێت لەسەر بینینیان، پاش فترەیەک لەوانەیە تووشی گەشکە ببن، ینی ئەمانە بێجگە لە مێشکیان کاریگەری هەیە لەسەر زیرەکیان، بێجگە لەوان ئەمانە معڕەزن بۆ ئەوەی کە نەخۆشیە گواستراوەکان، ئەو کەسانی کە مدمینن نەخۆشیە گواستراوەکان زۆرە لە ناویانە. بۆیە ئەو کەسانی کە ئاڵوودەبوون پێش هەموو شتێک ئێمە یەکسەر فەحسی ڤایرۆسیان بۆ ئەەکەین، بزانین ئیلتیاباتی کەبەدی ڤایرۆسیان نییە، بزانین ڤایرۆسی ئایدزیان نییە، چونکە ئەمانش عینەشت معڕەزن بۆ ئەوە. دوای ئەوە مەسەلەن ئەم کەسانە زۆر معڕەزن بۆ ئەوەی ئۆرگانەکانی لاشەیان تووشی کێشە بێت، وەکو جگەریان، وەکو پەنکریاسیان، وەکو گوچیلەیان، وەکو دڵیان. یعنی مەسەلەن لەم فترەی پێشوە ئێمە کەسێکمان هەبوو کۆکاینی بەکارهێنا بوو زۆر، یعنی وای لێ هات فترەیەکی زۆر لە ئینعاشی دڵ لە بوژانەوەی دڵ فترەیەکی زۆر دکتۆری تایبەتی دڵ داغڵی کرد تاونی، یعنی لە خەتەرەت و لە ڕسک دووری خستەوە. اینجا دوای ئەوە ئێمە سەرپەرشتیمان کرد و ئەو حاڵەتەیمان چاکردەوە.
ئەمە نقطەیەکی تر ئەمە لە ڕووی تەندروستیەوە ئەم کەسانە زیرەکی لە دەستیان ئەم کەسانە وەکو چۆنڵی کۆنتترۆلی تەسەڕفاتی خۆیان لە دەستیان ئەم کەسانە بڕیاردان لە دەست ئەم کەسانە تووشەی نەخۆشی دەرونی ئەبن وەکو خەمۆکی ئەم کەسانە معڕزە بن بۆی خۆیان بکوژن یا ئەم کەسانە معڕزن بۆی دزی بکەن یا ئەم کەسانە معڕزن بۆی کێشەی قانونیان زۆر بێت حەوادیس ئەخەنەوە دەعم ئەکەن مەسەرەن دەعمی سیارە ئەکەن حادسەی سیارە دروست ئەکەن یعنی کۆمەڵێکی زۆر مەشاکیل دروست ئەکەن و لەوانەیە معڕزن بۆ ئەوی تووشی خەمۆکی ببن ئەمانە باش دکتۆر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی چەند ڕۆژێک پێش ئێستا بەڕێوەبەری هۆبەی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر باسی لەوە کرد کە زۆر جار کەسی ئاڵوودەبوو گۆشەگیر دەبێت تێکەڵ نابێت لەوەیە هەرزەکارێک بێت کەسێک لە سەرەتای تەمەنی دابێت پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کەسانە بکرێت ئەو کەسانەی کە ئاڵوودەبوون کەسی ئاڵوودەبوو جیاوازە لەو کەسەی کە بازرگانی ئەکا بە ماوەدی مخدرەوە بە ماوەدەکانەوە ئەبێ جیا بکرێنەوە مەرج نییە ئەو کەسێک کە ئاڵوودەبووە نەخۆشە بۆ پێویستی بە چارەسەر هەیە کە سوکارەکە ئەبێ زوو فریای بکەون وەکو نەخۆش مامەڵی لەگەڵاکەن وەکو کەسێکی منبوز وەکو کەسێک لە ینی نزم لە کۆمەلگان نابێت سەیری بکرێت چۆن کەسی کە نەخۆشەکەوە تووشی خەمۆکیە بێت چۆن کەسێک کە تووشی قەلەقیە بێت تووشی نەخۆشی شیزۆفرینیا بێت تووشی نەخۆشی دڵ ئەبێت گورچیلە ئەبێت بە هەمان شێوە ئەو کەسێک کە ئاڵوودەبووە بەس تیجارت ناکا بە ماوەدەکەوە ئەبێ وەکو نەخۆش مامەڵی لەگەڵا بکرێت ئەبێ لە نەخۆشی پاک بکرێتەوە ئەبێ لەو نەخۆشی خۆی چاک بکرێتەوە پاک بکرێتەوە یعنی وەکو چۆنڵی چانسێکی ژیانی بدرێتێ جارێکی تر بگەڕێنرێتەوە بەناو کۆمەلگا جارێکی تر نمونێ ئەو کەسم بۆ هێنایەوە کە لەسەر مەسەرەن تراماڵ کەسێکی پێش ئەوەی کە مدمین بێ لەسەر تراماڵ بە بۆنەی کێشەیەکی فەقەراتیەوە مەسەرەن دەرزیکی تراماڵی بەکارهێناوە دوایە کوێتی بە 2 دەرزی بە 3 دەرزی دوایە وای لاتەوە بە 6 مانگ بە 7 مانگ بەبێ ئەو دەرزی ئیدارەی نەکردو هەر دائیمەن بەکاری هێناوە یعنی کە وەختی ئێمە بینیمان سیرەکەین ینی تەواو لێبووتەوە بەڵام ئەم کەسە پێشتر کەسێکی بەرهەمهێن و تاجرێکی زۆر باش بوو و خەریکی تیجارەت و بەخێوکردنی ماڵ و مناڵی خۆی بووە دوای ئەوە کە ڕزگار بوو لەم تراماڵ و لەم ئاڵوودەبوونە بە هەمان شێوە ئیسا ئەم کەسە دیسانەوە گەڕاوەتەوە بە ناو کۆمەلگا دیسان و خزمەتی کەس و کار و ماڵ و مناڵی خۆی کات و بەخێویانەکات و بۆ بە کەسێکی ئەمە خاڵێکی زۆر گرنگە حتمما ئێستا کە بەڕێستان وەکو پسپۆرێک کە دکتۆراتان هەیە لە بابەتی دەرونی و مختصن لەم بابەتانەدا حتمما کەسانێک گویان لە بەڕێستانە ئەگەر یەک کەسی گوێی لە بەڕێستان بێتوە ئاڵوودەبوو بێ بە جۆرێک لەو جۆرانی کە بەڕێستان ئاماژۆتان پێکرد پێویستە ئەو هۆشیارەی لابێ کە بەڕاستی وەکو نەخۆشیێکی سادە وەکو هەڵامەتێک وەکو هەر نەخۆشیێکی ڤایرۆسی مامەڵە لەگەڵ ئەمە بکە ئامۆژگاری بەڕێستان بۆ ئەو کەسانە چییە کە بە هەر ڕێگەیەک توش کراون یاخود داویان بۆ بە ئەم موادی مخدرات بۆی کە سەردانی کەسی پسپۆر بکەن حتمما ئومێد بەخشم قسەی بەڕێستان کە کەسێک و ئەو تاجری کە بەڕێستان ئاماژەتان پێکرد کە دەتوانێت دواتر ببێتەوە بە هاوڵاتیەکی سوود بەخش بۆ کۆمەلگا ئامۆژگاری ئێوە چیە لەم ڕۆوە بە تاکید ئێمە ئەبێ پێش هەموو شتێ ئەو ڕۆشنبیرە لەناو خەڵکا بڵاو بێتەوە کە کەسێک کە ئاڵوودە بووە لەسەر هەر مەوادێک بە بۆنێ هەر کێشەیەکەوە بە بۆنێ هەر شتێکەوە چۆ بۆ کرێکاری بۆ ئەوەی ماڵ و مناڵی خۆی بەخێوکە لە یەکێک لە شارەکانە لەوێ تووشی مخدرات بوو ئەم بۆ کرێکاری چووە بۆ وەکو چۆنڵێ لە فەقیریان ناچووە بەڵام سیرێکی لەوێ تووشی بۆ بە تووشی کۆمەڵی خەڵکە و تووشی ئاڵوودەبوون بووە ئەبێ ئەو ڕۆشنبیرە بڵاوکەینەوە کە ئەو کەسەی کە مدمینە ئاڵوودە بووە لەسەر هەر شتێک کەسێکی نەخۆشە کەسی نەخۆشی پێویستی بە چارەسەرکردن هەیە پێویستی بەوە نییە کە لە کۆمەلگا بە چاوێکی کەم سیر کریا بە چاوێکی سووک سیر کرێت نەخێر بە پێچەوانەوە ئەبێ یارمەتی بدرێت ئەبێ دەستگیرۆیی بکرێت بەڵام ئێمە ئەوەش جاکەینەوە وانەزانین بەس تەنها کە دەڵین ئاڵوودە بوون وابزانین بەس تەنها ئاڵوودەبوون بریتە لەوەی کە کەسێک و کۆمەڵی تلیاکی بەدەسوێ یا کەسێک و کۆمەڵی حەبی تراماڵ یا حەبی ڕیڤۆتریلی پێ یا کەسێکە کۆمەڵە حەبی ئارتنی پێ نەخێر ئەو کەسێژی کە 24 ساعت خەریکی مۆبایلەکەیەتی ئەو کەسش هەر ئاڵوودە بووە ئەو کەسێکی کە خەریکی پەبجیەکەیەتی ئەو کەسێش هەر ئاڵوودە بووە چۆن سنتەری پاکبوونەوە لە ئاڵوودەبوونمان هەیە بە مەشروب بوو بە تلیانک و بە هیرۆین و بە پێسیدین و بە مۆرفین بە هەمان شێوە ئێستا سنتەر کراوەتەوە لە عالەما بۆ ڕزگاربوون لە ئەو کەسانی کە ئاڵوودە بن بە یاریە ئەلکترۆنیەکان باش دکتۆر هیوا هەیە لە ڕۆژێکدا 12 ساعت بەلانی کەم 10 ساعت خەریکی
یاریە بە تایبەت لەم دوانە دەکا ئەم یاری پەبجیە لە عێراق لە پەرلەمان یاسایی بۆ دەرکرا و قەدەغەکرا بەجددی ئەمە لە ڕووی زانستی پزیشکی دەرونیەوە دەچێتە چوارچەوەی ئاڵوودەبوونەوە بە تەکید هەموو سیفەتەکانی ئاڵوودەبوونی بەسەرا جێبەجێ بێت یعنی تۆ ئاڵوودەبوون چییە وتمان هەر تەسەڕوفێک هەر کار و کردەوەی کە تۆ بەردەوام بیکەیت و بزانی کە کاریگەری سەلبی هەیە لەسەر چاوت هەیەی لەسەر کاتە بە نرخەکەت کە کاتەکەت ژیانتە هەیەی کاریگەری سەلبی هەیە لەسەر پارەکەت تۆ خۆ بە خۆڕایی یاری ناکەی وحدەی پێویستە مۆبایلی تازەی پێویستە بێ مۆبایل شەحنی پێویستە بێ کارەبا یعنی بزانی ئەم سەلبیاتەشی هەیە لەگەڵ ئەوەشە هەر بیکەی ئەمە ئاڵوودەبوونە ئیتر ئاڵوودەبوون خۆ وەکو چۆنەڵێ هین نییە ئەو کەسێکی کە مدمینە لەسەر کۆداین و لەسەر شروعی کۆکە و لەسەر فلان مادە و فلان مادە و فلان مادە هەر ئەم سیفەتانەی تیا زۆر باشە دکتۆر بەڕێستان لەم بابەتەدا پسپۆرن و هاوڵاتیان ڕۆژانە سەردانتان دەکەن لە هەموو بابەتەکاندا ئەم ساڵ لە ساڵی 2019 بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەیەوانی کە توش بوون بە هەر هۆکارێک لە هۆکارەکان زیادی کردووە یاخود ڕێژەکە لە چه ئاستێکدایە داتایەک هەیە ئەمە ڕوونکاتەوە من بەم شێوە وەڵام تێم و با وەڵامێکی دیبلۆماسی بێت باش بە وەڵامێکی دیبلۆماسی بێت ئێستا زۆر جیاوازە لە چەند ساڵانی ترە چۆن خەڵک کراوەترە خەڵک باشتر و چاکتر دێت بۆ لای دکتۆری دەرونی حاڵەتەکەی خۆی باس ئەکا و ئێڵێ من مدمینم لەسەر فلان مادە یا کوڕەکەم مدمینە لەسەر فلان مادە یا فلان مادە بەکارهێنێت جاران خەڵک ئەی شاردەوە کەس نەی ئەوت بەس ئێستا ئەیڵێت لەبەرەوە ئەگەر نیسبەتەکەش زیابکە بڕێکی لەوانەیە هی ئەوە بێتە کە خەڵک وشاری زیایی کردو و خەڵک زۆر بە ئاسانی توانێت تهدیدی کا من لە ماڵەوە براکەم مدمینە لەسەر فلان مادە یەکسەر ئەڕۆمە لای دکتۆرێکی دەرونی هاوکاریم کە فریامکەوە تێگەی لەبەرەوە جاران ئەگەر بیش ئەمزانەیە مدمینە مەسەرەن باز نەئەکرا ئەمە لایەنێکیان لایەنێکی تر وەسائلەکانی ئاڵوودەبوون زۆر بوون جاران هەر وامان ئەزانی کە باز لە ئاڵوودەبوون نەکرا یەکسەر علاگەیەک تلیاکی ڕەشی تایە و وا بیرمانە کردەوە نە ئێستا وەسائلی ئاڵوودەبوون زۆر بووە ئێستا مەسەرەن حەب دەرمان شروب دەرزی مەسەرەن بۆ نمونە کریستاڵ مەسەرەن کراک بۆ نمونە فێنتانیل دەرمانی تر MDMA هەمووی زۆر بووە ئانی ئەو گەشتۆتە ڕادەیە کە وەسائلەکان ئەوەنە زۆر بوون ئیتر هەنێ حکوومەت چارەسەری ئەمایان پێ ناکرێت و ناتوان ڕێگری لەمە بکەن لەبەرەوە چیان کردووە وتوانە جاران کە خەڵکیان ئەگرت و عقوبەیان ئەوانە سا حکوومەتێکی هۆڵەندا مەسەرەن بۆ نمونە لە بەعزێ ویلایەتی لە ئەمریکا لە بەعزێ ویلایەت ڕێگە پێدراوە ئەتوانی حەشیشە بەکار بهێنی ڕێگە پێدراوە ئەتوانی فلان ماوەت بەکار بێنی لەبەر ئەوەی کە چاری ناکەن یعنی وەکو چۆنڵێ ڕێژەکە گەشتوتە ئاستێک کە حکوومەت ناتوانن چاری بکە مەگەر هەموو شعبەکەی خۆی بخاتە سجنەوە لەبەر ئەوە ئەمەش لەوانەیە دەور ببینێ یەکێکی لە هۆکارەکان هۆکاری ئیعلام و هۆکاری ئەم گلۆبەڵایزیشن و ئەم هۆکارەکەی بەڕێستان سەرەکی دواتر باسی ئیعلام و ئەمانش دەکەین کە چ ڕۆڵێک دەبینن بەڵام هۆکارێکی کە بەڕێستان بۆ ئەوە گەڕاتانەوە ڕێژەکەی زیادی کردووە کە هۆشیاری هاوڵاتی زیادی کردووە دێن بۆ لای پسپۆڕە دەرونیەکان بەڵام بەپەی داتاکان لە ساڵی 2010ەوە تا پارساڵ 415 هاوڵاتی لەسەر بازرگانیکردن پێی دەستگیرکراون بەڵام تەنها لە 6 مانگی ئەم ساڵە بەپەی داتاکان 1000 کەس لە هەرێمی کوردستان بەهۆی بازرگانیکردن پێوەی دەستگیرکراوە ئەم 1000 کەسە کە ینی ڕێژەکە دوو ئەوەن دەبواتەوە پار نزیکی 400 کیلۆ بۆ بەڵام ئەم ساڵ ماوادی مخەدر تەنها لە 6 مانگی یەکەمدا 500 کیلۆ دەستی بەسەرداگیرەوە ئەمانە هەمووی لە هەرێمی کوردستان ساغ نابێتەوە ئەمە تاک بەسەریدا ساغ ناکرێتەوە مەرج نییە هەمووی لە هەرێمی کوردستانە ساغ بێتەوە هەرێمی کوردستان ترانزیتێکە لەوانەیە ترانزیتێک بێت تەنها گوزەرێکە هەرێمی کوردستان تەنها گوزەرێکە ترانزیتێکە بۆ تێپەڕبوونی مەوادی مخەدر کە دێت لە ئەفغانستان و لە ئێرانەوە دێت و بە هەرێمی کوردستانە تێ ئەپەڕێت و ئەڕوا بۆ تورکیا و بۆ ئەوروپا ئەڕوا بۆ سووریا و بۆ لوبنان ئەڕوا بۆ جنوبی عێراق بەو شێوەیە یعنی مەرج نییە هەموو ئەو مەوادانی کە لە کوردستانە دەستیان بەسەراگیرێ بۆ
ئیستێهلاکی محەلی بن یعنی بۆ ناوخۆ بن بەڵام لەوانەیە وەکو ترانزیتێک بێت بەڵام تۆ پێمەڵی بازرگانی ئێمە وتمان با جیاوازی بکەین لە نێوان بەکارهێنەر ئاڵوودەبوو ئەو کەسی کە ئاڵوودەبووە نەخۆشە ئەو کەسی کە بازرگانی پێوە ئەکات ئەم بابەتێکی ترە بەڵام بەداخەوە ئیمڕۆ بە بۆنەی زروفە ئیقتصادێکەوە ئەوەشی کە ئاڵوودەبووە هەر خۆشی تیجارەتیشی پێوەکە ینی هەم لە عینن کاتە هەم ئاڵوودەبوو هەم تیجارەتیشی پێوەکە با جاکاریەک بکرێت لە ئەبینە و حتمما پیاوانی ئاسایش و قانونیش جاکاری لە ئەمە ئەکەنەوە زۆر باشە زان کێ کە تیجارەتی پێوە ئەکا کێشە کە ئاڵوودە بووە لەسەری ئەو کەسی کە ئاڵوودە بووەکو نەخۆش مامەڵی لەگەڵا ئەکرێت و پاک ئەکرێتەوە لە ئەو ماوادە و پێویستی بەداغڵ بوون هەیە بەڵام جاری وا هەیە مەسەرەن بۆ نمونە مەسەرەن واز لە مادەیەک ئێنێت سین دەسەکا بە مادەیەکی تر دەسەکا بە سات بەو شێوەیە یا مەسەن ئەگیرێ بۆ ئەوەی کە لە فلان ماواد نەجاتی بێت لە سژنەکە فێری ماوادێکی تریش ئەبێ ئەو لەوە نەجاتی ئەبێ بەڵام فێری مادەیەکی تر ئەبێتە بەو شێوەیە کەواتە ئێمە با جیاکاری بکەین ئەو کەسی کە بازرگانی پێوەکە ئەوە قانون و ئاسایش ئەبێ مامەڵی لەگەڵا بکە ئەو کەسی کە ئاڵوودە بووە ئەوە ئێمە مامەڵی لەگەڵاکەین و دکتۆری دەرونی باش دکتۆر ناوەندە چاکسازیەکان وەکو بەڕێستانە مەژەتان پێکرد توانیوێنە لە ڕابردوودا ئەم ڕۆڵە بژارن ئەگەر ئێوە عێلاقەیەک کۆنتاکتێک هەبێت لەگەڵ ئەم ناوەندانە چونکە لەوێ دەبێت شوێنی ڕاهێنان و دووبارەکردنەوەی بە مرۆڤێکی ئاسایی بێت ئەم ڕۆڵان بینیوە یاخود زۆر جار باز دەکرێت تەنانەت لە ناوەندە چاکسازیەکان بان دروست دەبێت ئەمانە واقعین بە تاکید سجنەکان و بەندیخانەکانی لەمە ڕێمە هەمویان چاکسازین بۆ ئەوە دروستکراون کە چاکسازی بن بۆ ئەو دروستکراون کە کەسێک مەسەرەن بۆ نمونە بابەتێکی لا قانونی ئەکات لەوێ ڕێک بکرێتەوە جارێک تر کە هاتەوە ناو کۆمەلگا ئەو بابەتە ناقانونیە نەکات بەڵام بەداخەوە لا ئێمە لەسەر قەزەی ماتۆر گیراوە دێتە دەرەوە بودبینە لەسەر تراماڵ لا ئێمە لەسەر قەزەی مەسەرەن بۆ نمونە قەزەیەکی ئیداری گیراوە هیچ ڕبتێکی بە مۆزوعەکەەوە نێ دێتە دەرەوە مودبینە لەسەر تلیاک لەوێ فێرە بێت فێری ئەکەنیا ئەچێتە ناو گرۆهێک و باندێکەوە لەبەر ئەوەش چاکسازیەکان ینی بابەتێکی زۆر گرنگە دووروژان چاکسازیەکان ئەبێ گۆڕانکاریکی جەزریان تیا بکرێت چونکە بەڕاستی ئەگەر گۆڕانکاریان تیا نەکرێت لەبری ئەوەی چاکسازی بن ئەبن بە بئورە ئەبوون بە سەرچاوەیەک بۆ بڵاوبوونەوەی مەوادەکان و ناساندنی مەوادەکان تەوەرەکە زۆر گرنگە بە حەقەت ئەمە کۆمەڵێک بەرنامەی زۆر هەڵدەگرێت کە بۆی کە هاوڵاتی بە تاوەتی هۆشیار بن بەڵام کاتەکە کەمە و دەمەوێت سوود لەم کاتە وەربگرم دەبێت چی بکرێت دکتۆر بەڕای بەڕێستان کە ئەزمونتان لە بوارەدا هەیە مامەڵەتان لەگەڵ بەڕێزانە کردووە کە توش بوون دەبێت چی بکرێت بەوەی کە ڕێ لە تەشەنەساندنی زیاتری توشبوونی هاوڵاتیان بە ئەم مادانە بژیرێت ئەبێ لەسەر چەند ئاستێک لە چەند ڕوویەکەوە ئیش بکرێت ئەبێ مەسەن پیاوانی ئاسایش و پۆلیس ئیشی خۆیان بکەن تونکردنی سنوورەکان لە هەموو شتێک گرنگترە چونکە زۆرێک لەو مەوادانی کەن ئەگەر مەوادی توبیش بن خەڵکی مودبینن بێ لەسەری هەر بە قاچاق دێت چونکە مەوادێک کە توبی بێت و لە سەیدەلەکانە بفرۆشرێت و ستیکەری حکوومەتی لەسەر بێ بە ڕەچەتەی دکتۆر نەبێ سەرف نابێت لەبەر ئەوە ئەبێ زۆر وریای سنوورەکان بین ئەبێ ئەو سنوورانە ڕێگری بکەین لەو سنوورانەوە لە هێنانی موادی مخدر و بردننی موادی مخدر و بەکارهێنانی کوردستان وەکو ترانزیتێک تەنها بە هێزە ئەمنیەکان ئەمە ئیتیفا دەکرێت ئەمە لایەنێکی تر ئەبێ لەسەر ئاستی ڕۆشنبیرکردنی تاکو و ڕۆشنبیرکردنی خێزان و ڕۆشنبیرکردنی یعنی لە هەموو بوارەکانە ڕۆشنبیرکردنی کۆمەلگا ئیشی لەسەر بکرێت دەبێت دکتۆر ئیشی لەسەر کێشەکە ئەوەیە ینی لە زۆربەی شوێنەکان کاتێکە مؤتەمەر و کۆنگرەی گەورە دەکرێت بڕیاری گەورە دەدرێت هەمیشە دەوترێت دەبێت بۆ دڕوونەکەم بۆ باسەکەم ئێستا پێتەڵم ئەبە لە هەموو ڕووەکانەوە یعنی مەسەرەن لە پەروەردە ئیشی خۆی بکان لەسەر ئەوە یعنی مەسەرەن بە تایبەتی ئەو ناوەندانی کە قوتابخانەی بنەڕەتین و قوتابخانەی ئامادەین ئەبێ مامۆساکان چەنێ احتیمامیان بە شەرحکردنی بابەتی سین و ساد و کیمیا و فیزیا و نازانم ئینگلیزی و ئەم بابەتانە ئەوەش ئێتیمان بن بە پەروەردەکردنی مناڵەکان و دووریان خەن و لەو شوێنانە دووریان خەن و لە جگەرە جووریان خەن و لە مەژروب دووریان خەن و لە ڕەفیقایەتیکردنی ئەو یعنی ئەمە وەکو پەروەردە ئەبێ ئیش بکرێت لەسەر ئاستی لە ڕەوزەوە هەتا سەری سەرەتا زانکۆکان کەواتە ئەبێ وەزارەتی پەروەردە وەزارەتی تعلیمی عالی ئەمە ئیش بکە بە هەمان شێوە وەزارەتی ئۆقاف زانایانی ئاینی بەڕێز کە ئەمان هەموو هەفتەیەک بەلای کەمەوەگە نەڵین زۆربەی کاتی تریش
لە مناسباتی ژنهێنان و لە مناسباتی تەعزیە و هەموو خەڵکەکە ڕوئەکاتە دەمی مامۆسایانی ئاینی جومعانیش بەجارێکە ئەو هەموو خەڵکیان بۆ کۆ ئەبێتەوە باشترین فرسەتە لە بری ئەوەی کە باز لە حەیز و نیفاس و میراث و ئەو نوعشتانە ئەکەن شتی ئەمڕۆ بابەتێ باسکەن کە مشکلەی گەنجی ئەمڕۆمانە یعنی بابەتێ باسکەن ئەو عالەمە هەمووی هاتو گوێ لە تۆ ئەگرێت تۆ شتێکی بۆ باسکە کە ڕۆشت گەڕایەوە بۆ ماڵە سوودمەند بێ بۆ خۆی و بۆ خێزانەکەی لەسەر ئاستی وەزارەتی ئەوقاف لەسەر ئاستی وەزارەتی ناوخۆ ئەمەش کە زۆر گرنگە ئێتیمان پێ بدرێت لەسەر ئاستی وەزارەتی تەندروستی یعنی لە هەموو لایەنەکانە لە هەمووی گرنگتر قەزی ئیعلامە بەسەرم بۆ نمونە تۆ ڕۆژانە ئەم قەناتێکت بەدەستۆیە حەقی خۆتە کە دیعایە بۆ نازەم ئاڵتون ساو کرد پێش بەرنامەکەی من حەقی خۆتە لەوانەیە بەوە بژیت بەرنامەکەت بەوە ئیشکا تەلەڤیزیۆنەکەت بەوە ئیشکا بەڵام دقەیە 2 دقەش تەرخان کە ڕۆژانە 2 سەعات جارە 3 سەعات جار بۆ ڕۆشنبیرکردنی خەڵک کاکە ئەمە فڵان مادەیە ڕسمەکەی پیشان بە با خەڵک بیناسێتەوە ئەمە فڵان مادەیە هیچ کەسێک بەبێ ڕەشێتە ئەم دەرمانە بەکار نهێنێت ئەم ڕۆشنبیرە کە تۆ بڵاوی ئەەکەیتەوە یعنی گەیاندنی ئەم پەیامە ڕاتە ناو هەموو ماڵێک ئەعلام زۆر گرنگە بووە بە ئەمری واقع و دەچێتە ناو هەموو ماڵێکەوە ئەو ئەرکە نیشتیمانەی کە لەسەر شانێتی بینیوێتی لە ڕاپرتودا نەخێر بە هیچ شێوەیەک ینی ئەوە نەوەکو وتم ئەوەی خەریکی دیعاەکردن بۆ دایبێ ئەوە خەریکن دیعاەکردن بۆ شتی تر ینی بە هیچ شێوەیەک ینی ئەوەی خەریکن بنووسن بە پەلە زۆر معجبن بە کەلیمی بە پەلە و هەمویان سرائیان هەیە و هەمویان لە بەربەرەکانیان بە سووری لە خوارەوە بنووسن بە پەلە ئەوە خەریکی ئەو میلەتە ڕۆشنبیرکەنەوە لەسەر ئەوەی کە دوورکەوێتەوە گەنجانمان دوورکەوێت چکە بەڕاستی زەنگێکی خەتەرە و بەرەوکی هەر هەمومانی گرتووە. دکتۆر کۆتا پرسیارم بۆ بەڕێستان خێزان خۆی چ ڕۆڵێک دەبینێت چونکە ئەمڕۆ وەکو خۆتان ئاماژەتان پێکرد سەردەمی جیهانگیری و گلۆبالیزیشن و نازانم سەردەمی کراوەیی و زۆر جار باوکێک ناتوانێت دایکێک ناتوانێت لە منداڵەکەی بپرسێتەوە بە ناوی ئازادی و ئەم بابەتانەوە کە جۆرێک لە بەڕەڵایی تێکەوتووە خێزان دەتوانێت ڕۆڵێک لەم بابەتەدا بژارێت. یەکەم جیهانی مناڵ کەلەسکی دایکی دەدەر بریتە لە جیهانی خێزان یەکەم جیهان دایک و باوکە کە ئەو مناڵە پەروەردە ئەکات بەداخەوە دایک و باوکی لای ئێمە مناڵ گەورە ئەکا جلی جوانی بۆ ئەکرێ خواردنی خۆشی بۆ ئەکرێ بەسەرەن بۆ نمونە ژووری چاکی بۆ دروست ئەکات گەرما و سەرما ئەیپارێزێت ئاوی بۆ پیاکە ئەمەی بۆکە بەڵام پەروەردەی ناکە گەورەیەکە بەڵام پەروەردەی ناکە ئێمەش پەروەردەمانەوێت ئەگینا گەورەکردنەکە هەموو شتێک بەچکەی خۆی گەورەکات و هەموو بەچکەی هەموو شتێک گەورە بێت بەڵام ئێمە پەروەردەمانەوێت کەواش کە نەمانتوانی ئەو ڕۆڵە ببینین لە پەروەردەکردنە ئەوە تر فاتحا بخوێنە بۆ خێزان. زۆر بەڕێز دکتۆر دانیەڵ سادی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان دکتۆرا لە نەخۆشی دەرونی سپاس بۆم دەرفەتەی بێمەتان بەخشی. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بە ماڵخەی بەرنامەی گفتوگۆ بۆ هیوای کە کۆمەڵگەیەکی پاک و کۆمەڵگەیەکی دوور لە مەوادی هۆشبەر لە هەرێمی کوردستان بەم جۆرە هەر بمێنێتەوە و بەداخەوە بە پێی ئەم هەواڵانش کە باس لەوە دەکرێت کە ڕێژەکەی زۆر بۆ هیوای کە ئەم ڕێژەیەش چارەسەر بکرێتەوە بەربەستێکی جددی بۆ دابنرێتەوە ڕۆڵەی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراو بێتەوە کوردستانێکی پاکە لە ڕابردوودا شانازیمان پێکردووە ئەم شانازیە بەردەوام بێت تا بەیگەیشتنەوە لاڵخێکی دیکە و لە گفتوگۆیشی دیکە و لە باسێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.